سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان، کۆبوونەوەی ناڕەزایەتی خاوەن نانەواکان لە شاری کرماشان، بەرزبوونەوەی ڕێژەی قەیرانی ئابووری لە ئێران و خراپی دۆخی ژیانی کرێکاران و دەستپێکردنەوەی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژیم هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانەکان. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان شەوی پێنجشەممە 17 گوڵانی 1405 هەتاوی پارێگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامی و میلیشیاکانیەوە بە چەندین موشک و درۆنی ئینتحاری بە ئامانجگیراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و پارتی ئازادی کوردستان لە بالیستان و هەولێر بە چەندین موشک و درۆنی ئینتحاری کراونەتە ئامانج. بە وتەی سەرچاوە کایەوتنی هەواڵ لە ئەنجامی ئەم هێرشانەدا زیانێکی گیانی بەرهێزەکانی ئەو حیزبانە نەکەوتون، بەڵام زیانێکی زۆری مادی بەربارەکەکانیان کەوتون. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان. بە پێی راپۆرتەکان هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 5 مانگ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هاوڵاتیە بە ناوی ڕەسوڵ یادگار ڕۆژی سێشەممە 25 سەرماوەزی 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ پەڕی توند و تیژەوە دەست بەسەر و ڕوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە ناوبراو لەژێر توندترین ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکانی ڕژیمدایە و بە پێی هەواڵی گەیشت و چەندین ددانی شکاوە و دەست و ڕوخساری تووشی زیانی جددی بوون. کۆبوونەوەی ناڕەزایەتی خاوەن نانەواکان لە شاری کرماشان. ڕۆژی ڕابردوو خاوەن نانەواکان لە شاری کرماشان دژ بە خراپی دۆخی ژیانیان لە بەردەم بینای ئوستانداری ئەو شارە کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی لەسەرەوەبوونی تێچووی پیشەکەیان و هەروەها لە خوارەوەبوونی نرخینان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و توانای درێژەدانی پیشەکەیان نییە. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانی کرێکاران و هەروەها کۆتایی هاتنی گوشارە ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. بەرزبوونەوەی ڕێژەی قەیرانی ئابووری لە ئێران و خراپی دۆخی ژیانی کرێکاران. بە پێی راپۆرتی گەیشت و بەهۆی گەمارۆکانی ئەمریکا لەسەر ئێران و هەروەها لە ناوچوونی ژمارەیەکی زۆر لە ناوەندە پیشەسازیەکان هاوڵاتیان تووشی قەیرانێکی جددی ئابووری بوونەت و ڕژیم توانای قەرەبووکردنەوەی زیانەکانی نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بە سەدان ناوەندی پیشەسازی لە ئێران بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچوون و لە هەمان کاتدا بە هەزاران پیشەی دیکە بەهۆی نەبوونی مادەی سەرەتایی و لەسەرەوە بوونی تێچووی پیشەکان لە ناوچووە. ئەمە لە کاتێکدایە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هەموو کات جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە دەتوانێت چاکەسازی ناوەندە پیشەسازیەکانی ئێران هەبێ، بەڵام نەک نەیتوانی وەزانیەکان قەرەبوو بکاتەوە، بەڵکو زیاتر لە 100,000 پیشە لە ناوچوو. دەستپێکردنەوەی هێرشەکانی ئەمریکا بۆ سەرپێگەکانی ڕژیم هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانەکان. شەوی ڕابردوو هاوکات لەگەڵ وتەوێژەکانی ئەمریکا و ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بە دەستپێکردنەوەی دانوستانەکان لە کەنداوی فارس و دەریای عومان چەندین پێگەی ڕژیم بە چڕی بۆردمان کراون. بە پێی دوایین هەواڵەکان لە قشم، بەندەر عەباس، میناب، جاسک، سیرسیک و چەندین ناوچەی دیکە لە باشووری ئێران و کەنداوی فارس و دەریای عومان پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و کەشتیەکان لەلایەن هێزە دەریایەکانی هەرتشی ئەمریکاوە بە توندی بە ئامانج گیراون و بەو هۆیەوە زیانێکی زۆری گەورە بەرهێزەکانی ڕژیم کەوتووە. لە هەمان کات سنتکام ناوەندی فەرمانداری هێزەکانی ئەمریکا لە بەیاننامەیەکدا ئاماژەی بەوە کردووە کە لەلایەن هێزەکانی سپای پاسدارانەوە بە چەندین موشک هێرشکراوەتە سەر کەشتیەکان، بەڵام هێرشەکان تێکشکێنراون و زیانێک بەرهێزەکانیان نەکەوتووە. هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیمارەتی یەکگرتووی عەرەبی. شەوی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە
ئەبوو زەبی پایتەختی ئیمارەتی یەکگرتووی عەرەبی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هێرشکراوەتە سەری. بەپێی راپۆرتی گەیشتووە سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە چەندین موشکی بالیستیکی و درۆنی ئینتحاری هێرشی کردوێتە سەر پایتەختی ئەو وڵاتە و لە ئەنجامی هێرشەکاندا زیانێکی زۆر بەر شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنی گەیشتووە. لە هەمان کاتدا ئیمارات بەهۆی دەستدرێژیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دۆسیەیەکی یاسایی نێودەوڵەتی دژ بە ڕژیم ئامادە دەکات و بڕیارە سەرۆکی دەوڵەت لیژنەیەک بە مەبەستی کۆکردنەوەی بەڵگە سەبارەت بە هێرشەکانی سوپای پاسداران ئامادە بکات. گەمارۆدانی بەرپرسانی حکوومەتی عێراق لەلایەن ئەمریکاوە. بەپێی راپۆرتەکان یەکێک لە کەسایەتیەکان چەندین سەرۆکی میلیشیای سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها چەندین کۆمپانیای عێراقی لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکاوە گەمارۆیان بەسەر سەپێنراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ عەلی مەعاریج جێگری وەزیری نەوتی عێراق سێ سەرکردەی گەورەی گروپە میلیشیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی بە ناوەکانی عەسائیبی ئەهلی حەق و کەتائیبی سەییدولشوهەدا و هەروەها 4 کۆمپانیای عێراقی کە ڕۆڵیان لە دابینکردنی پێداویستیەکانی میلیشیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامیدا بووە لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکاوە گەمارۆیان خراوەتە سەریان. لە هەمان کاتدا وەزارەتی دارایی ئەمریکا ڕایگەیاندووە کە ئەم لیستە پەیوەندی لەگەڵ حیزبوڵڵای لوبنان هەیە و هەوڵی دابینکردنی چەک و پێداویستەکانی ئەو گروپە تیرۆریستیانە دەدەن. دوایین هەواڵ ڕاگەیاندنی وەزیری دەرەوەی ئیسرائیل سەبارەت بە گۆڕینی ڕژیم لە ئێران. ڕۆژی ڕابردوو وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕایگەیاند کە ئیسرائیل بەرپرسیاری گۆڕینی ڕژیم لە ئێران نییە و پێویستە خەڵکی ئێران هەوڵی گۆڕینی ڕژیم بدەن. بەپێی راپۆرتەکان گیدۆ ساعیر وەزیری دەرەوەی ئیسرائیل ئاماژەی بەوە کردووە کە کۆماری ئیسلامی بە توندترین سەرکوتی ناڕەزایەتیەکانی کردو بووە هۆی کوژران و دەست بەسەرکردنی دەیان هەزار کەس. ئێستا بۆ خەڵک دژوارە بێنە سەر شەقام بەڵام جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ هەتایە نامێنێتەوە و ئێران بەرەو قەیرانێکی گەورەی ئابووری هەنگاو دەنێت. هەروەها ناوبرا و ڕایگەیان کە بەو مەرجەی کە ئێران تەواوی ئۆرانیۆمی پێتێنراو لە وڵات بباتە دەرەوە و چیتر پێتاندن ئەنجام نەدات پاڵپشتی لە هەوڵە دیپلۆماسیەکانی دۆناڵد ترامپ دەکەن. بینەرانی عەزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.